وهروها لا نیشانەکانی إخلاص سێشت لە خۆ دەگرێت، یعنی سێشت ئینسان لە خۆی دەگرێت لە نیشانەکانی إخلاص. یەکەمیان بریتێ لەوەی کە مەدح وە زەممی خەڵکی بەلاوە یەکسان دەبێت، یعنی هیچ فەرقێک نامێت لە نێوان ئەوەی خەڵک دەیڵێت و ئەوەشی کە خەڵک مەدحی دەکات، سوپاس و ستایشی دەکات، پێیدا هەڵدەڵێ، یان ئەوەی کە خەڵک زەممی دەکات بەلاوە ئاساییە وەکو یەکی لێ دێت. و سەیرتر لەوەی کە ئینسان ئیخلاسی هەبێت بریتێ لەوەی کە کارەکانی لەبیر دەستێتەوە، کارەکانی خۆی لەبیر دەستەوە کە ڕۆژێک لە ڕۆژان چاکەی کردووە، نەگەوەی وەکو خەڵکێک کە جارێک چاکە لەگەڵ کەسێک دەکا هەزار جار بەسەر و چاوی داداتەوە. پەنا بەخوا ئەوە ڕیاییە، ئەوەی خلاص نییە، چکەوەی پێچەوانەی خلاص بوو ئەوە چییە؟ ئەوە ڕیایە.